کاریگەری ڕۆڵی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە چارەسەرکردنی کێشەکان و هەوڵەکانی لە دەستەبەرکردی ماف و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا بە هەڵسوکەوتی بەرپرسانی بەغدا و هەروەها ئەو جموجۆڵە دیپلۆماسیانەوە دیارەکە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە بەغدا و هەروەها لە دەرەوەش دەکرێت سەبارەت بە ڕۆڵی سەرۆکوەزیران لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەوڵەکانی حکوومەت بەگشتی لەگەڵ میوانەکەم زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان لێرە لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر بەڕێزی زۆر ئەم مانگە دوو موچە بۆ موشەخۆرانی هەرێمی کوردستان و فەرمانبەران دابین کرا ئەمەش لە ئەنجامی پێداگیریەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆی کە سازش نکاتە سەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئەمە تا چەندە گرنگە لە ڕێگەی دیپلۆماسیەوە بتوانرێت کێشە ناوخۆییەکان چارەسەر بکرێت. خۆی هەوڵەکانی ڕێزدار مەسرور بارزانی بۆ ئەوەی کە حکومڕانیەکی باش لە هەرێمی کوردستان پەیڕەو بکرێت دەگەڕێتەوە بۆ ئەو هێڵە گشتیانەی کە لە سەرەتای کابینەکەی دایمەزراندووە کە یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە پەیوەندیەکی زۆر بەهێز لەگەڵ جیهانی دەرەوە لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیابوونی هەبێت و بۆ ئەو مەبەستەش ئێوە خۆتان ئاگادارن پێشماوەیەک سەردانێکی گرنگی بۆ ئەمریکا ئەنجامدا و لە میانەی سەردانەکەی پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ کۆنگرێسمانان و وزارەتی دەرەوە و وزارەتی بەرگری ئەنجامدا و ئەوانە هەمووی بوونە مای ئەوەی کە ڕنگدانەوەیەکی هەبێت لەسەر ئاستی ناوخۆییش ئەو جۆرە سەردانانە بەو مەبەستەی کە ئەم پەیوەندیانە دەتوانن بەکاربهێنرێن بۆ ئەوەی کە پەیوەندەکانمان لەگەڵ بەغدایە بەهێزتر بکرێت. ئێوە دەزانن لە ماوەی ڕابردووە لەلایەن حکوومەتی بەغداوە بودجەی هەرێمی کوردستان بدرابوو و موچەی خەڵکی فەرمانبەرانی هەرێمی کوردستانش ڕەوانە نەدەکرا و ئەمە وای لێکرده بوو کە لە ناو هەرێمی کوردستانە جۆرێک لە ناسەخامگیری و ناڕوونی هەبێ بۆ ئایندە و ئەمەش دووبارە بە هەوڵ و بە کۆششی جەنابی سەرۆکی حکوومەت کارکرا بۆ ئەوەی کە ئەو شایستە داراییانە دووبارە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. باشە لە کاتێکدا کە وەکو بەڕێزیشت ئاماژت پێکرد لە ناوخۆی کوردستان هەوڵدرا خەڵکی هیوا بکرێ لەوەی کە حکوومەتی هەرێم پاڵپشتی خەڵکەکەیەتی و سازش ناکات هەندێک خەریک بوون پیلانی خۆ بەدەستەوەدان بۆ بەغدا و ڕادەستکردنی هەرێم بە بەغدا بگێڕن بەڵام ئەم پیلانانە پوچەڵ کرایەوە ئەمە تا چەند متمانەی خەڵک بۆ حکوومەتە گەڕێنێتەوە چەند گرنگە لەسەرم ڕێچکە و ئاراستەیە کار بکرێت. سەرۆکی حکوومەت دڵنیا بوو لەوەی کە خەڵک پاڵپشتی لە فەلسەفە و سیاسەتی حکومڕانی ئەو دەکات بۆیە مقڕ بوو لەسەر ئەوەی کە بەردەوام بێت لە بەرگریکردن لە مافەکانی کە گەلی کوردستان ئەوەی کە لە بەغدایە و لە هەمان کاتیشە ئەو سیاسەتەی کە پەیڕەوی کردووە لە سەرەتای کابینەکەی و تا ئێستا گرنگی خۆی هەیە ژیرانەیە لێکدانەوەی عەقلانی هەیە بۆیە دەتوانێت ئەنجامی هەبێت و ئێمەش لە ئەخیرا بینیمان کە ئەنجامی هەیە. ئەوەی کە مای نیگەرانیە بۆ گەلی کوردستان ئەوەیە کە گروپ و تاقمێک دروست بوون هەمیشە بە تێڕوانینێکی زۆر نەرێنی تەماشای حکوومەت دەکەن هەوڵی ئەوە دەدەن کە تۆی نامتمانەیی دروست بچێنن لە ناو خەڵکە بۆ ئەوەی کە خەڵک ئینتیمای نەمێنێ بۆ کوردستان خەڵک داوای مافەڕەواکانی خۆی نەکات کە گەورەترن بە تایبەتی لە موچە و لە بودجەی کە لەگەڵ بەغدای ئێمەی گرێداوە. ئێوە خۆتان دەزانن کە ئێمە خاوەن خاکین خاوەن دەبێ خاوەن سەروەری خۆمان هەبێت و لە هەمان کاتشە خواستی گەورەترمان هەیە لەوەی کە تەنها هەموو شتەکان قەتیس بکرێت لە بابەتی موچە و بودجەی کە لەلایەن بەغداوە دەنێردرێت. بەر لە ئەم ماوەیە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەردانی ئەمریکای کردبوو سەردانێکی گرنگ بوو لەگەڵ گەورە بەرپرسانی ئەمریکا کۆ بۆ بڕیارەکە 15 مانگەش سوودانی بچێتە ئەمریکا لەسەر هەمان بابەتی کێشەی نێوان هەولێر و بەغدا قسە بکەن. هەوڵە دیپلۆماسیەکانی حکوومەت بۆ پاڵپشتی نێودەوڵەتی و چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی دیپلۆماسی چه سەنگێک بۆ هەرێم لە بەغدا گەڕێنێتەوە؟ ئەوەی کە بۆ جەنابی بەڕێز سوودانیش ئاشکرایە کە هەرێمی کوردستان گرنگی خۆی هەیە لای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەردانەکەی پێشووی جەنابی سەرۆکی حکوومەت لە ئەمریکا و پێشوازی گەرمەی کە لێی کرا و بە تایبەتیش ئەو نامەی کە لەلایەن 8 کۆنگرێسمانەوە بەرزکرایەوە بۆ بەڕێز جۆ بایدن بەوەی کە ناکرێتەوە پێشوازی لە سەرۆکی حکوومەتێ بکەی کە قوتی وڵاتەکەی هاوڵاتیانی خۆی دەبڕێ بە تایبەتی گەلی کوردستان دەبڕێت بۆ دەبێت کارێک بۆ ئەو بکرێت کە ڕێگری لەوە بکرێت کە ئەمڕۆ میلیشیاکان لە عێراقا سەردەستن و ئەمانە هەمووی کارتی فشار بوونە بۆ سەر بەڕێز سوودانی بۆ ئەوەی کە پێداچوونەوە بکە و
ئەویش لە لای خۆیەوە هەوڵی زیاتر بدا بەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێڕوانینە لای ئەمریکا چۆن دروست بووە ئەم هەوڵانە چۆن گەیشت ئەم هەوڵانە لە ڕێگەی ئەو بەرچاوڕوونیەیە کە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە بەوانە دراوە بە بڕیار بەدەستان لەوێ دراوە لە دیدارەکانی لە گفتوگۆ تایبەتەکانی لەگەڵ بەرپرسان لەوێ گەورە بەرپرسان لەوێ ئەوانەی هەموو خستۆتە بەرچاو کە ئێمە نیازێکی زۆر باشمان هەیە لەگەڵ بەغدایە مەبەستمانە کە هاوبەشی ڕاستەقینە لەگەڵ بەغدایە وجودی هەبێت مەبەستمانە ئێمە کە هەمیشە پابند بووینە بە بنەماکانی دەستورەوە دەبێت لەلایەن حکوومەتی عێراقیشەوە پابند بوون هەبێ بەو دەستورە ناکرێت ئەمڕۆ چەند لایەنێکی سیاسی بڕیار لەسەر حکوومەتی عێراق بدەن و ڕێگری بکەن لەوەی کە پەیوەندەکانی نێوان بەغدا و هەولێر باش بێت و لە سیستەمی فیدراڵیەتە دەبێت وەکو چۆنەڵێت حکوومەتی فیدراڵی هەمیشە پاڵپشتی هەرێمەکان بکە نەک بە پێچەوانەوە ببێتە بەرگر و ڕێگر لەوەی کە هەرێمی کوردستان گەشە بەخۆیەوە ببینێت پەرەپێدان بەخۆیەوە ببینێت و خەڵکەکەی لە ناسەقامگیری و ئاژاوە و ئاشوب وجودیان ڕێکەوتن لە نێوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی عێراق لە ڕووی پرۆتۆکۆلیەوە و هەروە لە ڕووی سیاسیەوە ڕێکەوتنێکی گشتگیر وەروە جێگیرە بەڵام هەندێک لایەن هەوڵەدەن لە ڕێگەی شخص و حزبەوە ئەم ئارامیە یان ڕێکەوتنانی کە هێبی شێوێنن ئایا ئەمە تا چەندە ئەتوانێت لەسەر هەرێمی کوردستان بشکێتەوە خراپ بۆ هاوڵاتیان و بەرژەوەندی هاوڵاتیان بەکاربهێن بەدڵنیاییەوە حکوومەتی بەڕێز سوودانی نیازی ئەوەی هەیە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لە پەیوەندیەکی زۆر باش بێت بەڵێ ئەو لایەنانە هەن کە چاویان هەڵنایە بەوەی کە ئەمڕۆ پەیوەندەکان بەرەو ئاسایی بوونەوە دەڕوات و شایستە دارایەکان دێت و لەوانەیە پەیوەندی ببێتە مای ئەوەی کە نەوتوگازی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێت بەوانەیە چاویان هەڵنایە بۆیە هەمیشە وەکو چۆنەڵ دەهۆڵی ئەوە لێ دەدەن بۆ ئەوەی کە بڵێن ئەم حکوومەتە نەیتوانیوە سەرکەوتن بەدەست بێنێ ئەوە ئێمەین کە هاوکار بووین لەوەی کە ئەو شایستە دارایەنە بێت حقیقت وان نییە لەبەرەوەی کابینەی نوێیەم هەر لە سەرەتاوە باسی لەوە کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی گەلی کوردستانەکە لە بەغدا و لەگەڵ حکوومەتی بەغدایە دانوستان دەکات لەسەر ماف و هەموو شایستە دارایەکانی گەلی کوردستان. زۆر باشە بەڕێز دکتۆر سەمان سۆرانی پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس زۆر بەڕێزی سەرچاو.